بیرکاری پۆلی دەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 12. بەردەوامبوون لە بیرکاریدا. پرسیاری ژمارە 1: چۆن ئێم و ئێن دەدۆزیتەوە ئەگەر هاتوو ئەو بڕەم هەبوو شیتەڵیش کرایە تۆزەک ئەوها ئایا ئێم و ئێن چەندە؟ هەتا بزانم ئێم و ئێن چەندە بێگومان دەبی ئەمن بینم 285 بکەمە کۆڵکە بیکەمە دوو ژمارە کە ئەنجامی لێکدانیان ببیتە 285 و سەرجەمیشیان بکاتە 34. کاتە دەچم زۆر بە ئاسانی 285ەکەی دەینم دەیکەمە کۆڵکە. یەکەم جار ئاسان نییە بزانم چەند کۆڵکەی هەیە، بەڵام یەکسەر دەزانم کە دابەشی 5 دەکرێت، چونکە خانە یەکانی 5 دابەشی 5 دەکەم 28 دابەش 5 یەکسانە بە 5 دەمینێتەوە لە 28ەکەی، چونکە 5 5 25 3 دەمینێتەوە 3ەکەی لە تەنیشت 5ەکەی دادنێن دەبیتە 35 دابەش 5 یەکسانە بە 7. ئەگەر هاتوو 5 و 57 وەرگرت بێگومان سەرجەمەکەیان ناکاتە 34، کەواتە بەردەوام دەبم لە کۆڵکە. دیسان دابەشی ئەو جارێ دابەشی 3 دەکەم، چونکە 57 دابەشی 3 دەکرێ، چونکە 5 و 7 یەکسانە بە 12. کە دابەشی 3 دەکەم 5 دابەش 3 یەکسانە بە 1، ئەو جا 2 دەمینێتەوە 27 دابەش 3 یەکسانە بە 9. ئێستا ئەگەر تەمەشاکەم ئەگەر ئەو کۆڵکەی وەرگرم 19 ئەو دوانش بە یەکەوە وەرگرم 3 جاران 5 15 کەواتە 19 و 15 وەرگرم ئەوها بنووسم لێرە ئێن بوو ئابزانم لێرەش ئێم بوو، هیچ کێشە نییە بێگومان، کەواتە دەتوانم لێرە کۆ لێرەش کۆ، چونکە 15 ئەگەر کۆی کەمەوە لەگەڵ 19 یەکسان دەبی بە 34. کەواتە ئێم و ئێنەکەم دیتەوە 15 و 19. 15 و 19 کەواتە ئەوە تەواو بووین. ئەو هابوو بە پێچەوانە ئێم لێرە بوو، ئێمەکە بزانم ئەمن چم کردیە، ئەم 15 لێرە نووسیە، کەواتە ئەوە ئێمە ئەوەش ئێنە، ئەوەش ئێنە دەنووسم ئەوها وەکو نووسرایە. گوتما هیچ کێشە نییە کامەلای بی. ئەوە تەواو بووین. ئێستا تەمەشای پرسیارەکەی دی بکەم. پرسیاری دووەم: چ دەزانی دەربارەی شیتەڵکردنی بڕادووجای x² کۆ bx کۆ c کاتێک c موجب بێ؟ ئەگەر هاتوو c موجب بوو کەواتە دوو کۆڵکەکانی c یان دەبی هەردووچیان موجب بن کۆ بن، یان دەبی هەردووچیان نێگەتیڤ بن کەم بن. ئەوە دوو ئەگەر هەیە، یان هەردووچیان کۆ یان هەردووچیان کەم. کاتێک ئەگەر سی سالب بوو ئەوە تەنیا یەک ئەگەر هەیە، ئەویش یەک لە کۆڵکەکان دەبی کەمبی ئەوی دیش کۆبی، یەکەچیان کەمبی ئەوی دی کۆبی. با بڕۆمە لای پرسیارە چیریکە: چی دەتوانی بڵێ دەربارەی سی و بی ئەگەر ئەنجامی لێکدانیان سفر بوو؟ ئەگەر ئەنجامی لێکدانیان سفر بوو دیارە یان سی سفرە یان بی سفرە، یەک لەوان سفرە، هەر ئەوەیە لە بەرهەندی ئەنجامی لێکدانی بوویتە سفر. ئێستا بێمە لای ڕاهێنانی ئاراستەکرا و ئاسانترا شیکاری.
ئەم بڕادوو جایانە شیتەڵ بکە پرسیاری ژمارە 4 ئەو بەڕام هەیە دوو جاشە چونکە ئێکس توانی 2 شیتەڵی دەکەم لە کاتی شیتەڵکردن چونکە تەنیا دوو ڕادەم هەیە کەواتە ئاسانە وابزانم تەمەشا دەکەم بزانم چ کۆڵکەک هاوبەشە لە مابەینی ڕادەی یەکەم و ڕادەی دووەم ئەو ڕادە و ئەو ڕادە چ هاوبەشە دوو هاوبەشە دەینوە دەرەی کەوانەی ئێکسیش هاوبەشە لە بیرم چوو ئەوجە ئێستا کەوانە چی دەکەمەوە لە ڕادەی یەکەم ماوە تەنیا ئێکس لە ڕادەی دووەمیش ماوە کەم 4 ئەو هایلی هات 2x کەم 4 ئەگەر بمەوێ بێگومان ئەوەش لە ناو کەوانەی دادەنێم کە ئەتە کردمە شیتەڵ بووە دوو کەوانەی لێک دراو پرسیاری 5 دیسان زۆر ئاسانە 2 و x هاوبەشن لێرە تەنیا ماوە x لێرەش تەنیا ماوە 3 چونکە 6 دابەش 2 دەکا 3 کەمەکەش وەکی خۆیتی ئەگەر بمەوێ بێگومان ئەو هادەینووس ئەوەش تەواو بووین ئێستا بێمە لای پرسیاری 6 کۆڵکەی هاوبەش لە مابەینی 5x توان 2 15x چەندە 5x ماوە لە ڕادەی یەکەم x کەمەکەش ماوە لە ڕادەی دووەم تەنیا 3 ماوە ئەگەر ویستم ئەو های دەنووس پرسیاری 7ەم زۆر ئاسانە لێرە ئەو کەوانەیە لێرە هەمان کەوانە هەیە کەواتە کەوانەکە هەمووی هاوبەشە دەینووسمەوە x توان 3 بەڵام هیچ نابی لە بیرم بچی کەوانەکەی دەبی دانێم دەنا هەڵەیە ئەگەر دانەنێم ئەوجە چماوە لە ڕادەی یەکەم کە کەوانەکە هەموو ڕۆیشت تەنیا ئەو 4x ماوە دەینووسم لێرە ئەوجە ئەو کەمە دەنووسرێ لێرە چماوە تەنیا 7 ماوە ئەوە تەواو ئەگەر هاتوو ئێرە کەوانەم نەنووسی هەڵەکی زۆر گەورە دەکەم ئەو کات وەکو ئەوەی وایە تەنیا سەیەکە لێک درابی لەگەڵ ئەو کەوانەیە بەڵام هەموو کەوانەکە لێک درایە کاتە باشترە هەموو جارێک کەوانەکەی زوو بنووسم هەتا ئەگەر لێرە پێویستیشی نەکرد کەوانەی بنووسم بەڵام هەر بنووسم باشترە دەستم ڕابێ لە نووسینی کەوانە بێمە لای پرسیاری ژمارە 8 دیسان کەوانە هەیە کە هاوبەشە کۆڵکەی هاوبەشە هەمووی دەنووسمەوە 4b کۆ 7 ئەوجا گۆتمان کەوانە ئێستا کەوانەشکە لە ڕادەی یەکەم تەنیا و تەنیا ماوە 3 کەمەکە دێتە خوارێ لە ڕادەی دووەم ماوە 2b تا پرسیاری 9 کەوانەکە هەمووی هاوبەشە 9d کەم 5 ماوە 8d کۆ 3 تا ئەوە تەواو ئێستا بچمە لای بزانم چما بچمە لای لاپەڕا 13 بزانم چ هەیە هەندێک لەو پرسیارانە چاکەم هەمویان بڕی جەبرینە هیچیان جارێ ئەوانە هیچیان هاوکێشەنینە پرسیاری دەیەم
x توان 2 کۆ 5x کۆ 6 سێ ڕادەم هەیە باشترین شت وایە یەکسەر دوو کەوانەی بکەمەوە ئەوها ئەوجا تەماشای ئێرەکەم x توان 2 ئێکسەک لێرە ئێکسەک لێرە تەماشای ئێرە بکەم بیکەمە دوو کۆڵکە لێکدانیان ئەنجامی لێکدانیان بکاتە 6 سەرجەمیشیان بکاتە 5 کەواتە دوو کۆڵکەکەت چییە بێگومان 6 و 1 بەڵام 6 و 1 ئەنجامی کۆکردنەوەیان ناکاتە 5 کەواتە دوو سێی وەردەگرم دوو سێ چونکە سەرجەمیان یەکسانە بە 5 کۆ لێرە کۆش لێرە ئەوە تەواو پرسیاری 11 دیسان دووکەوانە ئێکسەک لێرە ئێکسە چش لێرە هەمویان کۆنە کەواتە زۆر ئاسانە لێرە هەفتی دەکەمە چ دەکەمە دوو کۆڵکە 7 و 1 7 و 1 ئەنجامی لێکدانیان هەفتە کۆکردنەوەشان سەرجەمیشان 7 و 1 یەکسانە بە 8 پرسیاری 12 دیسان دوو کۆڵکە ئەوها ئێکسەک لێرە ئێکسە چش لێرە چارەکەی دەکەمە دوو جاران چار جاران 1 4 و 1 هەردووچی دەبی کەم بی کەم 1 و کەم 4 یەکسانە بە کەم 5 چونکە لێرە کەمە و کەم 1 جاران کەم 4 یەکسانە بە کۆ 4 کەواتە ئەوها باشە x کەم 1 و x کەم 4 پرسیاری 13 لێرە دەنووسم x لێرەش دەنووسم x زۆر ئاسانە 12کەی دەکەمە دوو کۆڵکەکە چبی 6 و 2 بی دوو جاران 6 لێرە دووش لێرە هیچ کێشە نییە چونکە لێرە کەمم هەیە دەبی یەکەچیان کەم بی یەکیان کۆبی کامەی کەم دانێم ئەوەی کەم دانێم ئەوەی کۆدانێم بزانم باشە یان نا کەم و کۆ کەم 6x کۆ 2x یەکسانە بە کەم 4x زۆر باشە ئەوەش تەواو بووین ئێستا بێمە لای پرسیاری 14 پرسیاری 14 دیسان دوو کۆڵکە دوو کەوانە ببورن ئەوها دوو کەوانە ئێکسەکان زۆر ئاسانن 36 بکەمە چ 3 و 12 باشە 3 و 12 دەبیتە 9 کاتە 12 ئەگەر لێرە بی 3ش لێرە بی چونکە ئێرە کەمە کەواتەیەکیان دەبی کەم بی یەکیان کۆبی ئەوها کۆ یەکیان کەم کۆ 12x کەم 3x ئەو کات نابی دەبی 12کە کەم بیت کەواتە ئەوها باش نەبوو کەمەکە لێرە بی کۆ یەکەش لێرە بی کەم 12 کۆ 3 یەکسانە بە کەم 9 کەواتە زۆر باشە چونکە ئەمن دەبی 36ەکەی بکەمە دوو کۆڵکە ئەنجامی لێکدانیان بکە کەم 36 پرسیاری 15 دیسان x لێرە ئێکسە چش لێرە 24ەکەی بکەمە دوو 12 باشە 12 لێرە دووش لێرە ئەو جا 12کە هێمایەکەی دەبی کۆبی دووەکەش هێمایەکەی دەبی کەمبی ئێستا کۆ 12x
کەم 2x یەکسانە بە کۆ 10x زۆر باشە و کۆ 12 لێکی بدەم لەگەڵ کەم 2 یەکسانە بە کەم 24 کەواتە ئەوەش تەواو بووین. پرسیاری 16 ئەو جارەی ئیشەکە تۆزەک قڕز بوو چونکە ئەو دووە هەیە لێرە دەبی ئاگام لێبی. 2 لێرە دەنووسم 2x ئەکسەکەیش لێرە. دەیەکەی چ لێ بکەم؟ دەیەکەی بکەمە 2 و 5 با جارێ بیکەمە 2 لەگەڵ 5 لێرە 2ش لێرە. ئەوجا ئێستا چی لێ دێ؟ 2 جاران 5 10 و 2 دەبیتە 8 نابیتە 9 چونکە ئێرە کۆیە یان دەبی هەردووچیان کەم بن یان دەبی هەردووچیان کۆ بن، هیچ چارەی دیم نییە. کەواتە جێیان با بگۆڕم، ئێرە بکەمە تەنیا جێیەکان بگۆڕم، ئێرە بکەمە 5 ئێرەش بکەمە 2 5 و 4 دەبیتە 9 ئەوە زۆر باشە. کەواتە ئەوها کۆ ئەوەش کۆ. ئێستا ئەوە لەگەڵەوەی دەبی لێکی دەم 5x ئەوەش لەگەڵەوەی لێکی دەم 4x ئەوجا کۆیان بکەمە 5x و 4x یەکسانە بە 9x زۆر باشە. 2 جاران 5 دەکات 10 ئەویش هەر زۆر باشە. کەواتە ئەوهای لێ هات. هیچ کێشە نییە بێگومان ئەگەر 2xەکەم لێرە بنووسی بە ئەو کاتی 5ەکەم دەهینا تەنیشتی، بەڵام هەمیشە 2xەکە دەبی لەگەڵ 5ەکەی بی دەنا ناکرێ. پرسیاری 17 دیسان لێرە سێم هەیە وەکۆی وایە ئاسان نییە، دووکەوانەی دەکەمەوە بە ئەو جارەی هەر لۆ خۆشی سێەکەی لەولایە بنووسم ئێکسەکەی لەولایە بنووسم. ئەو دووەی چ لێ بکەم؟ 2 تەنیا یەکشتی هەیە ئەویش 2 جاران یەک هیچی دی نییە. کەواتە 2 جاران یەک دووەکەی لە چێ بنووسم؟ ئەگەر هاتو دووەکەم لێرە نووسی یەکەکەشم لێرە نووسی چونکە هەمویان کۆنە کەواتە دەبی کۆی بنووسم. زانم چ ڕوو دەدا؟ کۆ 6x کۆ 1x دەکا کۆ 7x کەواتە نابی، دەبی تۆزەک گۆڕانکاریەکی بکەم. ئەو کۆیەکە بە هەر وەکو خۆی بی بەڵام جێیەکانیان بگۆڕم. جێی ئەو یەکەکەی بکەمە 2 ببورن ئەگەر نەتوانم زوو بنووسم چونکە ڕەنگەکان دەگۆڕم هەندێک جار. ئێستا کۆ 3x کۆ 2x یەکسانە بە کۆ 5x زۆر باشە. ئەوهای لێ هات. ئێستا بێمە لای پرسیاری 18 پرسیاری 18 هیوادارم خوێندکاری ژیر ئەتوو بە خۆت پێشی ئەوەی تەمەشای ڤیدیۆیەکەی بکەی ئەوانەی چاکەی هەتا ئەو خۆشیەی نەڕواتن لێت بە خۆت شیتەڵیان بکەی. ئێستا 5م لێرە هەیە یەکسەر 5ەکەی دەنووسم 5x لێرە ئێکسەکەی دیش لێرە دەنووسم. ئەوجا دێمە لای 6ەکەی 6 یان دەبی بیکەمە 6 جاران یەک یان دەبی بیکەمە 2 جاران سە، هیچ چارەی دیم نییە چونکە کەمە یەکیان دەبی کەم بی یەکیان دەبی کۆبی. ئەگەر کردمە 2 جاران 3 ئەگەر کردمە 2 جاران 3 سەیەکەم لێرە نووسی با بە ڕەنگەشکە بنووسم سەیەکە لێرە و دووەکەش لێرە 2 جاران 3 6 کەواتە لێرە کۆبی لێرەش با کەمبی چونکە هەر دەبی یەکی کۆبی یەکی کەمبی چونکە ئێرە کەمە. کۆ جاران کەم دەکا کەم ئێرەش دەبی کۆبی. ئێستا
5 جاران 3 15 x و 2x 15 x 2x لێ بڕوا چونکە یەک بە کەمە یەک بە کۆیە دەکاتە کۆ 13 x زۆر زۆر باشە. پرسیاری 19 لێرە ئەگەر تەمەشاکەین لە جیاتی 3 ڕادەی 4 ڕادەم هەیە کاتە پێشی هەموو شتەچی 2 ڕادەم هەیە پێک دەچن دەبی ئەوانە چاکەم ئەو ڕادە و ئەو ڕادە. چاکەم مانای چێواتە کۆیان کەمەوە یان لێ دەرکردن چونکە ڕادەکانی پێک دەچن، بەڵام ئەو ڕادەیە و ئەو ڕادەیە وەکو خۆیان دەبی بنووسمەوە تەنیا ڕادەکەی ناوەندێ چاکەم کەواتە ئێستا بینووسمەوە 8x تواندوو کۆ 24 کەم 4دا یەکسانە بە کۆ 4 4 لێ بڕوا 0 2 1 لێ بڕوا 1 x کەم 42 ئەوە تەواو ئەو های لێ دێ. ئەوجا ئێستا دوو کەوانەی دەکەمەوە وەکو هەموو جارێ ئیشەکە تۆزە قڕس بووە، بەڵام پێشی ئەو دوو کەوانەی بکەمەوە خوێندکاری ژیر دەمەوێ کۆڵکەچی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەی ببینەوە هیچ نەبی دوو کۆڵکەی هاوبەشە کەواتە دووی بینمە ئێرە هەر بڕێک ئاسانتر دەبی ئیشەکە دەمینێتەوە 4x تواندوو 5x کەم 4 دابەش 2 21 ئەو های لێ هات. ئێستا ئەوجا ئەو دوای دەنووسم ئەوجا هێشتاش دوو کەوانەی دەکەمەوە 4x تواندوو چارەکە هەمووی ئێکسیش لێرە 27ەکەش بکەمە 3 و 7 بزانم ئەوە کووە. ئەوە باشترە. ئێستا چونکە ئێرە کۆیە کەواتە لە کاتی 7x و 12x کەواتە ئێرە دەبی کۆبی و ئێرەش کەمبی 12x کەم 7x یەکسانە بە کۆ 5x چونکە 12xەکە هێمایەکەی کۆیە ئەو دووەش هەر دەبی لەوێ بمینێتەوە چونکە ئەو دووە لێکدرایە لەگەڵ هەردوو لەگەڵ کەوانەکان. ئێستا ئەو های لێ هات هیوادارم ڕاست بێ. بێمە لای پرسیاری 20یش تەمەشا دەکەم دیسان ئەویش ڕادەچی زیادەی هەیە تەنیا دەبی سێبی کەواتە ئەمن چ دەکەم دەینم 12xەکەی تواندووی وەکو خۆی دەنووسمەوە 12x تواندوو کۆ 21 کەم 8 یەکسانە بە 13x کەم 4دەکەش وەکو خۆی دەنووسمەوە. ئێستا 12 بکەمە 3 جاران 4 بزانم چ ڕوو دەدا لێرە 3 لێرەش 4 لێرە x لێرەش x 4دەی چ لێ بکەم بیکەمە 2 جاران 7 بزانم ئەو چ ڕوو دەدا 7 لێرە 2 لێرە چونکە 4دەکە کەمە پێویستەیەکە چیان کۆبی یەکە چیان کەم بی ئەگەر ئەوە کۆ بوو ئەوەش کەم بوو 3 جاران 7 21 بەکەم 2 جاران 4یش 8 بەکەم کەواتە باشترە بیگۆڕم هێمایەکان ئەوها چونکە لێرە بە کۆیە 13 کەواتە باشترە ئەوهای لێبێ ئێرە کۆ ئێرەش کەم کۆ وەکەم. ئێستا 3 جاران 7 21 2 جاران 4یش 8
21 هەشتی لێ بڕوا یەکسانە بە 13 ئەو های لێ هات. هەرچەندە ئاسان نەبوو بەڵام دیارە کرا. بێگومان کاتەکی زۆری دەوێ هەتا بزانین چ دەکەین چ ناکەین. پرسیاری 21 72 x22 کەم 56 کەم 36 دەبی کۆیان کەمەوە بەڵام هێمای کەم 6 و 6 12 5 و 3 8 9 ئەو ژمارە گەورانە کۆوە 28. ئێستا چ بکەم؟ ئێستا ڕەنگە باشترین شت ئەوە بی باشترین شت چییە؟ باشترین شت ئەوەیە ئەمن دووی بینمە کۆڵکەی هاوبەشە چاچی کەم 2 7 دابەش 3 12 دابەش 6 x22 9 دابەش 2 4 12 دابەش 6 x 2 دابەش 2 1 8 دابەش 2 4 ئەو های لێ هات. ئێستا چاچی کەم دووەکەی بنووسمەوە دوو کەوانەی دانێم 36 بکەمە 4 و 9 4 دەکەش بکەمە 7 و 2. ئێستا 2 جاران 9 18 4 جاران 7 28 8 16 1 و 2 3 4. ئێستا باشترە هەردوو لاش دەبی ئەمن کۆ بکەمەوە واتە هەردوو لای دەبی کەمبی بێگومان لێرە دەبی XB لێرەش دەبی XB. ئێستا ئەو های لێ هات 4x کەم 2 2 جاران 9 18 ئەویش 4 جاران 7 4 جاران 7 28 8 و 16 1 و 2 3 4 ئەوە ڕاستەر دەچی دەبیتە کەم 36 بەڵام کاتەکی زۆری ویست ببورن. پرسیاری 22 زۆر ئاسانە ئەو جۆرە پرسیارانە بەڵام دەبی ڕێسایەکەم بە بیر بێتەوە چییە؟ لە کاتی هەبوونی x22 ژمارەکەی دیش بێ ئێکسە و لە کاتی هەبوونی ئەو هێمای کەم و لە کاتی ئەوەی کە ئەو ڕادە دووجایە ئەو ڕادەش دووجایە چونکە 9 جاران 9 18 زۆر ئاسانە ئەو سێ مەرجانە ئەگەر هەبوون یەکسەر دوو کەوانەی دەکەمەوە لێرە x لێرەش x لێرە 9 لێرە 9 لێرە کۆ لێرە کەم یان بە پێچەوانە یەکەچیان وەکو یەکن هەموو شتەکان بەڵام هێمایەکە جیاوازە x کەم 9 x کۆ 9 زۆر ئاسانە ئەوەش هەر زۆر ئاسانە بەڵام هەمیشە دەبی ئاگام لێبی کەم لە ناوەندێ و دوو جای تەواو دوو جای تەواو دوو جای تەواو 16 دەبی ببیتە 4 بە 4 25 دەبی بیتە 5 بە 5 ئێکسی تواندوو دەبی بیتە x بە x یەکەم یەکیش کۆ لە مابەینیان بورن ئەگەر جێ نەبی ئەوها 4x کەم 5 4x یەکەم یەک کۆ 4x کۆ 5 4x کەم 5. ئێستا دووەهەمین پرسیار لەبەرچەو دووەهەمین پرسیار ئەوەندە ئاسانە x لێرە x لێرە 4 لێرە 4 لێرە کۆ لێرە کۆ لێرە لێرە دووجای تەواو بوو ئەو دووجایە x کۆ 4 ئەوجە پاشان ئەوها بەجێی ناهێڵم ڕەنگە مامۆستایەکەم پێی خۆش نەبی بەڵکو یەکەچیان دەسڕمەوە و لێرە دەنووسم هەموو کەوانەکە دوو جار ئەو های لێدێ چونکە ئەو بڕا دووجایەکی تەواو بوو
بەڵام یەکەم جار نەمزانی. ئێستا باشتر وایە هەتا ئەوانەیە زۆر دوور و درێژ نەبووە بێمە کۆتایی ئەوانەیە و ئەو پرسیارانەی ماینە لەوانەی داهاتوو چارچیان بکەم هەتا ئەو کات هەر بژی.